ئەم حاڵەتی کە دروست بووە چەندەها جار ئێمە حاڵەتی لەم جۆرەیەتە ئاراوانە کە ڕێگری لە خەڵکە کرێک سەردانی شوێنەکان بە ئارەزوی خۆی لە بازگەکانە هاتو چۆ بکە بەڵام ئەمە بەبوونی ئەو سیناریۆ دروستکراوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دروستکرا بوو ئەمە وایان کە کردوانە بە بەهانەیەک بۆ ئەوەی کە ئەم ڕێگریانە زیادکەن لە سەریان خۆیان لە بیانون لێیان بەڵام ئەمە ئەوە ناگەینێ کە لەلایەن ئاسایشی هەرێم و ئاسایشی ئەوە نییە کە ڕێگری کا لەوەی کە خەڵک بە ئارەزوی خۆی لە بازگەکانە مامەڵی خۆی بکات و هاتو چۆ بکە پێویست ناکات چونکە تۆ بتوانێتەوێت زۆربەی دانیشتوانی ئەو کەمپینانە کوردن کە مادام کوردن ڕاستە هەنێ منتیقەشی تایە عەرەب نشینی تایە بەڵام ناکرێ ڕێگریان لێ بکرێ لەلایەنی بێگومان تۆ باز دەوەش بینی ڕەچەڵێکیان چیە ئاینیان چیە مەزهەبیان چیە بیرکردنەوەیان چییە گرنگە تۆ بتوانانی خزمەتی ئەو خەڵکی و شوێنە بکەیت مادام ناتوانانی بەرپرسیارەتیان بگریتە ئەستۆی خۆت بۆ کڕودێتە ژێرباڵی خۆت بۆ بارگرانی بۆ خۆسەرشانی خۆ دروست کردووە لە کاتێکا بۆیە ئەڵەم بارگرانی چونکە ناتوانێت مەسئولەتیان هەڵگرێ کە مەسئولەتیان هەڵناگری وازانێ بەنەلایەنی پەیوەندیدار خۆی بێتە جواب لەسەری بۆ ئەو خەڵکە دایمەن خەڵکی سیڤیل دایمەن بۆتە قوربانی دایما بەرپرسەکان خەڵکی سیڤیل بەکانە کاتی جەنگەکانە لە کاتی ئاشتیا هەر خەڵکی سیڤیل بۆتە قوربانی خۆشیان دایمە لێی دەرباز بوون کاتە نابێ ببوونی ئەم منملانە سیاسی ئەم سیناریۆ دروستکراوانی کە بەردەوامێتە بەر گوێمان کە ماوەیەک خەڵکی پێوە مەشغوڵەکەن خەڵک دووبارە باجەکەی باوە بە تایبەتیش کیە ژنان باجەکەی ئێن زۆربەی ڕێکخراوەکان ئێستا زانین ئەو ڕێکخراوانی کە سەر بە حیزبین کپەکرێنەوە بێدەنگەکرێن ئەو ڕێکخراوانەشی کە سەر بە حیزبەکان نەبن ڕێگەیان پێ نادرێت چالاکی بکەن بە هەزارها بیان و بە هەزارها ڕێگریەتە ڕێگەمانەوانێ ئێمە کۆمەڵێژن ئەمانێ بەدەم ئەم کێشانەوە بچین بەڵام سێکی ڕێگە و لێگیرێ ناڵم چیتە بازگەکان تەنانەت ناڵن سەردانی ئەو شوێنانە بکەیت دوێنێ سەردانی کەم پێکمان کردو ئێمە بزانین بار و گوزەرانی ئەم ئاوارانە چۆنە سێکرێ لەلایەن ئاسایشەوە 50 دقیقە لە بازگەیەکا وەستێنراوین بۆ ئێمە چ پێویستەکە لە بازگەیەکا 50 دقیقە بەستین کە ئێمە کەسێکی سەربەخۆ و مەدەنیانە ئەمانوی سەردانیانکەن و لە کەم و کوڕەکانیان وردبینەوانێ بمانوی کێشەکانی ئەم خانمانە چێ کێشەکانی ئەم ناڵانە چێ کەلۆ کەمپانایە ئەژین بەڵام بەداخۆ ڕێگریەکان ئەمەنە زۆرن ئەمە ژوای کردووە کە ڕێکخراوەکان نەتوانن بە ئیش و کار و چالاکی خۆیان هەستن ئەوانەی حیزبەکانن بێگومانە لایەن حیزبەکانەوانێ ئاماژان پێکرێت و ڕێنویان ئەکرێت کە تەداخولی یان ئەو سنوورە نەبەزێنن ئەوانەی کە سەربەخۆشین ڕێگەمان پێنایەن ئەڵێن لە پاش ڕووداوێکەوە ئێمە کەمپی مەخمور و بابلین مەخمور ڕێگەیان لێ قەدەغە کردوون ئیلا بابلین بە فەرمی نەبێ ناتوان لە بازگەکانە دەرچن ئەویش تەنانەت بۆ با بڵێن حاڵەتێکی زۆر پێویست بێ یەکێ لەوانە کە زۆر پێویست بوو کە ڕێگەشیان پێنەیە خانمێکی دووگیان بوو کە لەسەر مناڵبوون بوو نردیان لە کەمپەکەوە لە ڕێگەی بازگەکانەوە گەڕایەوە دوای ئەوە با بڵێن پێداویستی فەرمی پێوە بوو کە بچێتە خستەخانە بیبەنە دەرەوە لەوێ ئەوەش هەر نەی خوارد لە لای ئەو بازگانی کە لەوێ دانراوە من لە ڕووی سیاسەکەەوە هیچی لەسەر ناڵم تەنها لە ڕووی مرۆڤایەتی و لە ڕووی کارە ئینسانێکی و کە قسەی لەسەرەکەم لە هیچ یاسایەک و لە هیچ شتێکی نێودەوڵەتی و ناودەوڵەتی خۆشمانە نەبووە لایەنی با بڵێن تەندروستی بێت یاخو هەج لایەنێ بێ کە لایەنی مرۆڤایەتی بگرێتەوە ڕێگر بێ لێ یەکێ لەوانە ئێمە لە کاتی جەنگەکانە تەنانەت دیلەکانیش ساڕێژەکرێن بە هەنایانەوە ئەچن من پێم سێرە خاتونێکی دووگیان لە کاتی مناڵبوونایە کە هیچ پێداویستێکی نییە لە ناو کەمپەکەیە کە پەنا باتە بەر ئەوی بێتە نەخۆشخانە لە نەخۆشخانە چارەسەری بۆ بکرێت لە ڕێگە کە ئەو ڕێگری لێکراوە مناڵەکەی لە دەستداوە ئێستا ئەو خاتونە بەلایانی دەرونیە ئەڕوات بێونێ مناڵێک نۆمان لە سکیا هەڵی گرتووە چاوەڕوانی ئەو جەرگە بۆ بێتە دنیاوە بووی ئێستا بە شتێک کە هیچ دەسەڵاتی خۆیتیانە لە دەستیاوە ئەمە کارێکی نامرۆڤانەیە من لێرە و ئیدانەیەکەم نەک ئەوە سەدان کارێکی هەیە کە لەو شێوازاکرێ بە هەمان شێوە جارێکی ترخانمی کە هەر لەو کەمپە مناڵەکەی لە دەستداوە بۆی کە ڕێگریان لێ کردووە کە بچێتەوە بەناو با بڵێن پێداویستیە بۆ کە بچێتە ناو نەخۆشخانەوە بەرپرسیارەتی ئەبێ ئەوان خۆیان بێنە دەنگ بێنە دوا بڵێن ئەمە بۆ ئەکرێت ئەمەی کە کراوە خۆ بازگەیەک لە خۆی و نەهاتۆ ڕێگری بکا لەوانە ئەمە لەسەر و خۆیەوە با بڵێن فەرمانی پێکراوە وەکو فەرمانی پێکراوە بەڵام لە هەمان کاتە کەسێک دائەنێ فەرمانی پێکەن ئەبێ کۆمەڵی خاڵبەندی تیادا بنێ لەو فەرمانانە کە لایەنی تەندروستی لایەنی کتوپڕ ڕێگر نەبێ لەو شوێنەکە تێپەڕی ئەکات ئێمە لەگەڵ ئەوان لایەنی ئەمنی با بڵێن ئاسایشمان بپارێزرێ بە هەر شێوازێ بێ بمان پارێزن و ئاگادارمان بن بەڵام بە شێوەیە کە خاتونێک لەسەر مناڵ بێت ژیانی خۆی و مناڵەکەی لە خەتەریاتە لە مەترسیایە ئەوە بۆ هۆی هۆکاری و کە مناڵەکەی لە دەزا